سەرەتا حەزم کرد بەڕاستی ڕوونکردنەوەیەک بین لەسەر ئەو شوێنە وەکو مامۆستا عەبدولەتیف ئاماژەی پێ کردووە لەو خوتبەی دوێنەیە ئەڵێ بن بە هیچ شێوەیەک ئێمە ئاگادار نەکراوینەتەوە بەڕاستی لێتان ناشارموانێ ئەو شوێنە ئاگادار کراوەتەوانێ مەش هەمووی بەڵگەکانە دوایش هەز هەمووی تەسلیم هەمووتانەکەین بەڵام حەز دەکەم هەر هەمووتان کەسانێکی ئەعلامین بە شێوەیەکی میهانیش قسەکانی ئێمە بگێرن باوەکو ڕۆژانی پێشوو بەلاڕێیان نەبرێ قسەکانی ئێمە ئەرۆ قسانی کە ئێستایەکەین لە قەتاتی با لێ وەرنەگیرێ و لێ نەبڕێ ئێوە لە سەرەتای ئەنجامدانی و زیادەڕێ چەند جارێک بە نزرای فەرمی لە بەروارەکانی 2021 چواری 2021 سیانزەی چواری 2021 چواردەی چواری 2021 لەسەر ئەو زیادەڕەوی ئەو شوێنە ئاگادار کراوەتەوانێ ئەو شوێنە لە مزگەوتەکەەوە دوورە ئێمە نەچوینەتە سەر مزگەوتەکە یعنی ئەگەر حەز دەکەم دوای ئەم کۆنگرە ڕۆژنامەوانێ بچنە ئەو شوێنە جادەیەکی زۆر گەورەی لەبەینایە و ڕەبتی بە مزگەوتەکەەوە نییە ئەو شوێنە یەکەم شەقامێکی سەرەکیوەکو کاگاکۆ ئاماژەی پێەیە دووەم ئەو شوێنی کە ئەوان دەستکاریان کردو داگیریان کردو شۆستەیە ئەم ڕسمانە و ئەم شتانە زۆر وازەحە بەڵام مامۆستا عەبدولەتیف بەڕاستی پاشەوە کە ئێمە دوو ئینزارمان ناوەتێ لەو بەروانە ناگەوتە ئینزارەکانمان پێیە هەمووی ئینزارەکان حەزەکەم دوای ئێمە جەنابیشتان ئەمە ئینزارێکیانە کە بە فەرمی پێی درراوە بەڵام خۆی وەری ناگرێ یاخود براکەی مامۆستا عەبدولحەق پێم وایە وەری نەگرتووە لە شوێنەکە لەو بینایە بۆماندانا ڕسمەکان هەمووی وازەحە بەڵام پاشەوەی ئەم ئینزارانەمان کردو بەڕاستی ئینزاریش کەشە ئەویان لە بەرواری سیسیایە ئەمە لە بەرواری چواری چوارە لە بەرواری چواری چوارە پێی دراوە لەوێ بۆیان دانراوە تەبەن وێنەکانمان دیارە ئێمە لەو کاتانە کە ناچار بووین ناچار ئینزارمان کردن مامۆستا عەبدولەتیف فەرمیاڵێ ئێمە ئاگامان لێ دوای ئەو دوو ئینزارە هەستاون تیمەکانی بەشی زیادەڕۆیی لە بیدایەتێکە ئاگادارمان کردنەوە ئەمە بیناکەیە ئەمە ئەو شوێنە کە دروستیان کردووە ئەم شوێنەیە کەمجار دروست کرا کە چوونەتە سەری ئەو تیمەکانی ئێمە چوونەتە سەر ئەوە شۆستەیە ئەگەر دیقەت بن شۆستەیە ئەم شۆستەیە مڵکی گشتیە مڵکی شارەوانیە تۆ ناتوانێت هەچ کەسێک بێ زیادەڕۆی هەر زیادەڕۆیە بەڕاستی مزگەوت بیکە دائیرەیە بیکە حکومەت بیکە هاوڵاتی بیکە هەر زیادەڕۆییە بەڵام ئەمە یعنی ئێمە پێمان ناخۆشە ئەو شوێنە بخرێتە سەر یعنی بەو شێوەیە باسی مزگەوتەکە بکرێت ئەمە ڕەبتی بە مزگەوتەکەەوە نییە چکە مزگەوتەکە ناتوانێت بەبێ فەرمایش نەبێ کتابێکی بکردا لەڕێی ئەو قاف و ئاگاداری شارەوانی بکردایە بیوتە ئەم شتێکی واکەم بە ڕێزامەندێکی شارەوانی وەرگرتە مامۆستا بەڕاستی هیچ هەنگاوێکی نەناوە بۆ هاوکاریکردنی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و بەردەوام بوون لە زیادەڕۆکەیان خاڵێکی کە حەزەکەم ڕوونی کەمەوە مامۆستا عەبدولەتیف خۆی مامۆستایەکی ئاینیە و ڕێزمان بۆی هەیە و دکتۆرە مامۆستا عەبدولەتیف کاری ڕووخاندن و کاری ڕووخاندنی زیادەڕێی و ڕێزگرتن لە تێکدانی شەقام و کۆڵانەکانی شار بەکاری درڕندانەی وەسف کردووە وەسفیشیەکان ئەمە دش بە بنەماکانی دەوڵەتداری و جێبەجێکردنی یاساکانی دەوڵەتە ئەمە ڕێی خۆیەتی قسەی خۆیەتی قسەی ئێمە نییە قسەکەیشی تەواوە ئێمە پشتگیری قسەکەشێنێ بەڵام مامۆستا لێرەوە داوا لە مامۆستا عەبدولەتیفەکەین ئەگەر ئیسلمێنێ ئەو شوێنە کە ڕووخاوە زیادەڕۆیی نییە بۆ سەر مڵک و ماڵی گشتی بۆ ئێمە داوای لێکەین هەر لەم دەقەیەوانە بای بە داوامان لەسەر قەید بکە بابێ بیسەلمێنێ کە ئەو شوێنی ئەو کردوێتی بە ڕەزامەنی کراوە سەردانی شارەوانی کردووە ئەوراقی ڕسمی خۆی هەیە و بابێ داوامان لەسەر تۆمارکە ئێمە پێڵەی داوامان لەسەر تۆمارکە بۆی بیسەلمێنێ کە بەپێی یاسا ئەو شوێنانی دروست کردووە دەنا بۆ ئێمەش و بۆ هەموو هاوڵاتیانی شەڕۆی نەکەن پێمان ناخۆشە لە میمەری مزگەوتەکەیەوە دوعا لە ئەو کەسانە بکە کە بەشداریان کردو لەو ئیشا و لە چێ و لە چێ و لە چێ بەڕاستی خۆی مامۆستا خۆی هەر قەناعەتی بەوە نییە قەناعەتی بە زیادەڕۆیی نە چەند مەحافیلێکی شەباسی کردووە ئێستا ناکرێت لەبەر خاتری ئەو شوێنە ئەو قسانە بکە خاڵێکی کەمان هەیە مامۆستا عەبدولەتیف خۆی ئەوایە بەڕاستی خۆی ڕێگر بووە لەوەی نوێژ و خواپەرستی لە شوێنی زیادەڕۆ ناساییە ناکرێت ئەمە حەزەکەم هەموو کەسێک لەسەر ئەمە هەڵوەستەیە بکە لە شوێنی زیادەڕۆیە خۆی ئاەتی لەسەر هەیە حەدیسی لەسەر هەیە خۆی بۆ خەڵکی ژەڕێتەوە خۆ لە خوتبەکانی باسیەکە من سێرم لێ مامۆستا ئێستا دیفاع لەمە ئەکا و خەڵکانێک بەوە تۆمەتبارەکە کە ئەمانە زیادەڕۆییان کردووە یان خۆی بە زیادەڕۆکار نازانێ بەڕاستی
ئەمە وێنەکانە بەڕاستی ئەو ئینزارانەی ئەمەیان لە سیسیا کە پێمانداوە بۆمانداناوە ئەوە لە کاتێکا کە چوونەتە سەر ئیشەکانیان پێمان و تۆ ڕایگرن ئەمە لە پێش مانگی ڕەمەزانی پیرۆزاوە بەڕاستی لەبەر حرمەتی مانگی ڕەمەزان تیمەکان ئاگاداریان کردو چەنددارێک کە بوەستیە نەچوون بەلاشێنە ئەو سیازەش کە کراوە بەڕاستی ئەو سیازە سەر شەقامە ئەو شەقامە دوو شوێن بە یەکەوە ئەبەستێ من ناڵم نوێژی لێ نەکرێ نوێژی لێ ئەکرێ ئێمەژەچی نوێژی لێکەین بەڵام لە هەموو شوێنێکێ لەبەر مزگەوتی گەورەشێ لە زۆربەی زۆری ئەو مزگەوتانی کە قەرەباڵغی لەسەرە لە مزگەوتی عەلی کەمال نوێژکەرەکان یەنە دەرەوەی مزگەوتەکە لەو کاتە هاتوچۆ وەستەیە قەیچێکە لەو کاتە بە وەکو چۆڵخەتێکی مروری هەیە پەتێک هەیە بەسرێ لەم لاولۆدا یا بەربەستێ دانێ لە کاتی نوێژ ئەو مەسافەی نوێژەکرێ قەیچێکە ئەوە دائەنرێ و زۆر تەبیعی و هەموو کەسێکی ئیلتیزامی پێوەکە بەڵام نەک بە سابتی جێگیر بکرێ و چواردەورەکەی ببێ بە علوەیەک یعنی ببێ بە شوێنی فرۆشتی سەوزە و میوە لەو شوێنە قەرەباڵغی دروست بێ آخر لەویا شوێنی سکول ئیسپانە فرۆشتن و مەوادی ئاسن و مشار چیەکە لەویا تۆ دایانی ئەوە جێگیر بۆ لەویا ئەنواع ماتۆڕی لێ جێگیرە بێ بەڕاستی ئەمە هەر ناشارستانیە ئەم وێنانەمان هەموو تاوان دوای ئەشتانەیە نووسەکانەیە لە مامەساڵی ئەمە ئاگامان لێ نییە ئەمەتانێ شتەکان بە بەرچاوی کامێرەکان و بەرچاوی خۆشیان مزگەوتەکەشەوە شتەکانیان بار کراوە ئەی خۆ مامەسە ناپرسیم شتانە بۆ چۆڕە یاخود ئەگەر هیچێک بردبێتی با بێ سکاڵایەکی یاسایی تۆمارکە بەڵێ شتی ئەم مزگەوتە براوە یا شتی ئەو شوێنە براوە ئەمە پەناڵەکانە بۆ سەر سەقفەکەی دانراوە ئەو پەناڵانە براوە ئەی باشە مامەسە تۆ ئینزاریشی وەرنەگرتووە خۆ ئەم پەناڵانە وازحە دیارە پرسیارێکی بکردایە سەردانێکی بکردایە بوتایە کاکە بەهایتایەتە پێشەوە وەرە مەعامەلێکیەوە کە سەر ڕایەوە پێم وایە یەکێ لە براکانی سەردانی سەرۆکایەتی شارەوانیان کردووە و یەکێ لە ڕۆژەکانی چاوپێکەوتی سەرۆکی شارەوانیە داوای ئەویان کردو بەڵام ڕەزامەندی وەرنەگرتووە بۆ لەبەرەوەی ئەو شوێنە شۆستەیە بە پێی یاسای ژمارەسی ساڵی 2010 ئەو شوێنە ڕێپێدراو نییە هەست شوێنێکیش کە ڕێپێدراو نەبێ زیادەڕۆیی ئەوە بابێ مامەڵی بکردە ئەگەر ئێوێ مزگەوتەکەی گەورەکەتەوە سعی پێ بکە بابێ لە ڕێی یاسایی بگرێ ئەو شوێنانی کە ئەوێ با مزگەوتەکەی گەورەکە ئێمە ڕێگا لە کەس ناگرێت کەس ڕێگا لە دروستکردنی مزگەوت و ئەو زەویانش کە ئێستا لە هەموو سلێمانیە کە دراوە بەو کەسانی بۆ خێر و خێرخوازانی کە مزگەوتیان دروست کردووە یاخود حکومەت خۆی دروستی کردووە ئەو زەویان هەمووی زەوی شارەوانیە زەوی کێیە شارەوانی موافقەتی بۆ کردووە شارەوانی سەرپەرشتی کردووە و ئەو کارانی بۆ ئەنجام ناون و ئاسانکاریان بۆ کردوون بەڕاستی دەستان خۆش بێ سوپاسدانەکەین حەزمان کردەوە بۆ ڕای گشتی بڵاو بێتەوانێ ئێمە هەر هەمومان خۆشمان مسلمانی و کەس و کارمانی خۆشمان نوێژەکەین و خۆشمان ڕۆمان لە خوایە و بەڕاستی ناخۆشە لە مینبەری مزگەوتێکەوە مامۆستایەک ئەمانی کە من بۆ جەنابتانم ڕوو کردەوانێ هەمووی دەلیلە ئێستاش لێرەوە پێڵم با بێسکاڵامان لەسەر تۆمارکە کە ئەو خۆی بە حەقە زانی و ئەگەر زیادە ڕۆی نەکردووە وەڵی لە بەرامبەر یاسا ئێمە مرمان لە موو باریکترە دەستان خۆش بێ زۆر سپاس ئێوە توان لێرە بڵێن بە هاوڵاتیاندا هەر کەسێکە لە هەر ئاستێکدا بێت مەسئولێکە یا پرسێکی حکومیە یا کەسێکی ئاساییە زیادەکات لەسەر مڵکی گشتی ئێوە هاوشێوەی ئەم مزگەوتە ئێمە بەڕاستیەوە کە بێ ئیمکانیەتی خۆمان هەمان و سەرۆکایەتی هەیەی ئێمە ئیمکانێتیشی مەحدودمانێ ناتوانین لە دقەیەکە ئێمە بەڕاستی لەو ناشارمە زیادەڕۆی زۆرە لە سلێمانیا و زیادەڕۆی زۆرە و تەراکمی کردووە یعنی زیادەڕۆی کۆبووەتەوانێ و هی ئێستاژ هی ساڵانی پێشووترە ئێمە ئەو یاسایە زۆر وازەحە بە تایبەتی لە ساڵی 2010 ژمارە سێ کە دەرچووە چی زیادەڕۆییە کرابێ سڵمان لە کەس نەکردوێتەوە هەنێشت هەیە ناکرێت لێرەوە ئێمە دەستخێنە سەر هەنێشت بەڵام ئێمە چارەسەرمان کردو و هەنێ زیادەڕۆی کراوە خەڵکی زۆر گەورەشی لە پشتەوە بووە و پشتگیریان کردو بەڕاستی حکوومەت بە تایبەتی بە ڕێزکە عقوبات و هاوسەرەکانی شەدیدی اجتماعی کوردستان چونکە زۆنی سەوزە ئەگەر هەچ کەسێکی قسە بکە لەوانەیە لۆمەی ئەوان بکە یاخود باسی ئەوان بکە لە پێش هەمویانەوە ئەو هەڤاڵە ئەو سێ کەسە بە کاقوبات و بە کاکپاڤێڵ و برادرانی ترەوە هەمویان پشتگیریان لێ کردوین کە بە هیچ شێوەیە لە هیچ کەسێکی قوبوڵ ناکرێت لە هیچ کەسی ئێمە بەڵێنان پێین ئەگەر زیادەڕۆی لەمە دوکرا بۆ شێوەیە بە هیچ شێوە ڕێیان پێ ناین چکە ئێمە بەڕاستی یاسایەکمان بەدەستەوەی بۆمەی جەنابی کاگاری تەوزیحان بۆ ئەمەی جەنابی کە پرسیاری کرد یاسای ژمارە سێی ساڵی 2010 زۆر بەڕاشکاوانە باسی ئەوانەی کردو کە زیادەڕەوە بکەن چۆنیشی زرا دەکرێت بەرامبەریان لە ساڵی 2010 تیمەکەی کاگاری بەڕێز کە سەرپەرشتی بەشی زیادەڕەویەکە بە بەردەوام ئیجراعاتی تەواوی کردو ئەگەر هەندێک کەسیش توانای ئەوەی نەبوو بێ
کە هێزی بۆ بەرین سکاڵای یاساییمان لەسەری تۆمار کردووە ئێستا بێ و ئایندە بێ هەر ئیجرا دەکرێت بەرامبەری بەڵێ ئەتوانین ئیجراعاتکەین بەڵێ فەرموو لەماوەی ڕابردوودانی ژنەیەک پێکەنرا بۆ دیاریکردن و لابردنی زیادەڕەوەیەکان لە سنووری بارەزای سلێمانی کارەکانی و ژنەیە چی بەسەرهاتووە و لەماوەی ڕابردوودا بینیمان کە لە چەند شوێنێک حاڵەتی فرۆشتنی ئاوی زێرا بەیانی هێشتا ئەو پرۆسەیە چی بەسەرهاتووە تاوکو ئێستا هیچ کەسێک لەسەر و بابەتە دەستگیرکراوە والله بەریسپەد و کاری ئەو لیژنەیە کاری خۆیانەکەن بەڕاستی من ناتوان بەناوی ئەو لیژنەیە قسە بکەم بەڵام بۆنی ئاگادارمە و لیژنەیە بەردەوامە لە بەدواداچوون بۆ ئەو زیادەڕۆیانی کە لە زۆربەی زۆری شوێنەکان ناکرێت بەنسبەت ئەو ئاوی ئەو ئاوەشەوە کە دەستمان بەسەراگرد و فترێک لە ئێستا شەهر بەردەوامە لە شوێنە بیبینی ئەو ئەوانەش تا ئێستا هەرم ڕێگە پێدراو نییە ئەو کەسانەشی کە ئەو کاریان کردووە ڕوبەڕی پۆلیسمان کردوێتەوە و سکاڵایانە سەر تۆمار کراوە ئەوە ئیتر لایەنە ئەمنەکان و دادگا خۆی بەدواداچوون بۆ کاراناکە والله ئەو شتانە دەسەڵاتی حکوومەتە ئێمەش وەکو حکوومەت تەسەڕفەکەین بەڕاست ناتوانین بڵێن زۆر لە دەسەڵاتمانانی ئێمە ڕێکاری یاسایی بەرامبەریان نەگرینەبەر گرتووشمانە ڕوبەڕووی دادگاش کراوەتەوە و کەلوپەلەکانیشان ئەوانشی تەنانەت ئەو جیازانەشی کە بۆ مەسەج بەکارهاتەوە دەستی بەسەرا گیراوە ڕوبەڕووی یاسامان کردوونەتەوەوانی ئیترەوە یاسا داواکاری گشتی ئەوان لە ئێمە لیژنێکی خۆیان لیژنێکی باڵیان هەیە بۆ بەدادەچوونی ئەو کارانە و خۆیان شتیان لەلایە ئەو کەسانی لایەن خۆیان معلوماتیان لای هەند لەواشە نێ لای ئێمەشە بێ لای ئەوان خۆیان هەیە هەواڵگری خۆیان هەیە بۆیان چوە والله بە تهدید نازانم بەڵام زەوی هەیە ینی بەڵام زیادە ڕێکی کراوەسەر بەڵام ڕاجیراوە هیچ ئیشەکانی لەسەر ناکرێ و خەڵکەکانیش ڕوبەڕووی یاسا کراوە دەی دەستان خۆش بە زۆر سپاس بەڵێ والله ئەوە پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی هەیە بەڕاستی زیاتر ئەوە پێی ناکە بەڵێ سەر بە وەزارەتی شارەوانێ بەڵام ئەوان بەڕێوەبەرایەتی بەڕێوەبەرایەتیی جیاوازن بەڕاستی معلوماتی ئەوە میێرەسە بەڵام ئێمە وەکو زیادەڕۆیی بەڕاستی ئەڕۆین بە شوێنێکە کە یەکێک ئاوی بڵاو کردوتەوانیە ئەچینە لە یعنی تەحزیرەکەین ئیزاریەکەین بۆ نمونە تەوافەیەکی لە سەربانە بەو ڕۆژگارە ئاویەتەوە نایدرێتەوە تەوافێ بە 4,000 دینارە ئەوانەیە بەلەی ناوەستن هەروەکو بەشی زیادەڕۆی ئێمە بەڕاستی چووکە ئیشەکانمان زۆر بەربڵاوە بە حکمی گەڕانەکانمان زۆرە گەڕێن تەجاوز دەبینین لە دایری کارەبا لە دایری ئاو لە زۆربەی زۆری شوێنەکان بەڵام ئێمە تەنسیقێکمان لەگەڵیان هەیە دەستیان خۆش بێ ئەوان ژێن بەلامانەوە زیادەڕۆی هەبێ لە کارەبا پەیوەندیمان بە دایری کارەبا هۆی زۆر سپاسیانەکەی کەن بەدەنگمانەوە هەر عینەشت لەگەڵ دایری ئاو کاک سەربەستوانە ئەزای چۆن لە ناحەقە ناترسین یعنی ئێستا من بەش بە حاڵی خۆمان ئێمە کەسمان ناترسین ئەزانین بۆ چکۆ ئێمە خوامانێ ئەو خوای یەک خوامانێ هەمومان یەک خوامانێ ئەو خوای ئاگای لێتی ئێمە چیمان کردو ئەویش چیەڵێ حەزەکەم لێت پێ بکەین شتی وامان نەبیستۆ شتی وان نییە کاکە دەستان خۆش دەستان خۆش زیادەڕۆی شارەوانی سلێمانی بوو سەبارەت بە لابردنی ئەو زیادەڕۆیی کە هەبوو باسییان لەوە کرد کە ئێوە لەسەر شۆستا ئەم بەشانەتان دروست کردووە لە بەرامبەر ئەوەیە لابراوە ئەمەژیان بۆ کریانی نزیکەی 3 مانگە بێ لە مانگی 3ەوە ئێوان ئاگادار کردوێتەوە بەڵام ئێوە گوێتان بە ئاگاداریەکە نەداوە قسەتان چی لەسەر ڕوونکردنەوەی شارەوانی و ئەوەی کە ئێوان ئاگادار کردوێتەوە بەڵام ئێوە گوێتان بە ئاگاداریەکەی ئەوان نەوە الحمد لله والصلاة والسلام على رسول الله بەڵێ گوێم لەگرێستا تۆزە پێشێستا کۆمەڵێک قسەی تێدا کراوە کە بەڕاستی سەیرە بەلامەوە یەکەمیان دەڵێت ئەوەی کە سیاز کراوە شەقامی سەرەکیە ئەوەی کە سیاز کراوە ساحەیە کە هەر لە دێر زەمانەوە
کە قیر کراوە بۆ مزگەوتی بەهەشت جێگای وەستانی سیارە بووە بەڵام لە شارەوانی لە ئەوەلیاتدا کە ئێمە خۆمان ئەو 2-3 ساڵە بە دواوین ینی تاوەر بۆ شوێنی هیچ شتێک جادە و شت نەبووە معاملەمان بۆ کردو چوینتە دایرەی کارە باش و ئەوان و توانە تاوەر و شتیش نەماوە جێگای ئەوەش نەماوە ئەو معاملانەی ئێمە کردووە لە یەک دانەشدا نەوتراوە ئەوە شەقامە چکە 3 ساڵە خۆمان بە دوای ئەم مەوزوعە داوین دووەمیان دەڵێ ژوورەکان لەسەر شەقام دروست کراون دوای ڕاستی دەکاتەوە دەڵێ لەسەر شۆستەیە و شەقامەکەشی داگیر کراوە من دەڵێم وەڵاهی نە شۆستەیە و نە شەقامیش داگیر کراوە شۆستەکەمان جێهێشتووە پشت فڕنێکە لە تەنیشت فڕنێکە لە تەنیشتی فڕنێکە ژوورەکە کە دروست کراوە نەک شۆستە بێ شۆستەکە ئێستاش جێماوە دەشتوانن دوای بچن ڕسمی بگرن کەواتە نە شۆستەیە نە شەقامیشی پێوە داگیر کراوە هی ژوورەکە ئەمە دووهەم شتیان کە باسییان کرد وەروەها دەڵێ دوای ئەوەی 2-3 جار ئاگادار کراونەتەوە ئەمە کەی تاریخەکان بۆ خۆیان باسییان کردووە دەڵێ 3 و 4 ئەمە کێ براکەم پێش ڕەمەزانە دوای ئەوەی کە ئاگادارکردنەوە کە هیچی بەدەست من نەگەیشتووە بەڵام بە هەر حاڵ کە خەبەرم پێگەیشتووە شارەوانی هات جەمەلۆنەکانی بردووە من خۆم ڕۆیشتم لەگەڵ مامۆستا عەبدولحەق کە ئەو بەڕەسمی نانی ئیمامی مزگەوتەکەیە چوین بۆ شارەوانی ئێرە وە قسەمان لەگەڵ کردن وتم کاکی گەنم ئەم دوو شتەمان کردووە ئەو ساحەیە کە تەنها کراوەتە شوێنی فرۆشگا و سیارە وەستاندن دەمانەوێت بۆ نوێش خوێندن ئیسیفادەی لێ بکەین سیاجەکە ڕسمەکانیمان هەمووی گرتبوو هی ژوورەکەش نیشانماندا وتی مامۆستا بۆ سیاجەکە دەستان خۆش بێشتێکی زۆر جوانە من لەگەڵتانم هیچ کێشەتان نییە بەڵام ژوورەکە دەبێت ڕایگرن ئەوە تو دوای ئینزارمان بۆ هات وتم بەسەر چاو لەو ڕۆژەوە دارمان لەسەر بەردانە ناوەتەوە بڵێ هاتیوین خشتەیەکی ترمان کردووە یەک ئیشی تیا کراوە هیچ ئیشمانتیایدا نەکرد ڕامان گرت لەسەر قسەی ئەوان بە ئومێدی ئەوەی کە موافقە حاصل کەین بە هێکجاری لێمان بگەڕن و بەردەوامیش بووین لە هەوڵدان و پەناڵەکانیش کە بردیان هەر لای خۆیانە چی من تۆ یەکەش کەما بوو من زایم کردامە مزگەوتەکانی تر ینی بەڵگە لەسەرەوەی کە ئێمە هیچمان نەکردووە نهاتوین دروستی کەینەوە و ئەو شوێنەش ڕێڕەو نییە و شوێنی گشتی خەڵک نییە بڵێن وڵا ڕێمان لە خەڵک گرتووە خەڵک پەچی کەوتووە نازام چییە شوێنێکی مردووە لە تەنیشت سەمونخانەیەکە کە هیچ نەڕێی خەڵکی لەسەر نەڕێی سیارەی لەسرە ڕامان گرتووە بە ئومێدی ئەوەی بەشک و موافقە بکەن وەکو خۆشی برای بەڕێزەی تەجاوزات کە دەڵێ لێتان ناشارمەوە زیادەڕەوی زۆرە لە سلێمانی ئەیدە زۆرە وتمان بەشک وەکو ئەو زۆرە جارێک تێکی نەدەن کاولی نەکەن تاوەکو ئێمەش موافقەکە بە یەکجاری وەردەگرینەوە بەهەرحاڵ نەوەستاون دیارە تێکیاندا کەواتە ئەمەش خاڵێکی تر کە بەو شێوازە نەبوو ئەوەی کە لە هەمووی گرنگترە دەڵێ چی ئێمە ئەوەی کە مزگەوتەکانەوەتە هەمووی زەوی شارەوانیمان داونەتێ و مامۆستا بۆ خۆی چاک دەزانێت کە نوێژ و خواپەرستی لە شوێنی زیادەڕەوی دروست نییە ئاەت و حەدیسی لەسەرە یعنی ئەو دێ من فێر دەکات ڕێزم بۆیان هەیە فێرم دەکات کە ئەو شوێنت نوێژی تێدا دروست نییە شتێک هەیە لە شەرعدا پێ دەترێت الأراضي المغتصبة زەوی داگیرکراوی خەڵک زەوی داگیرکراوی خەڵک بەڵێ من بێم زەویەکی تۆ داگیر کەم تۆ زەویی من داگیرکەی من زەوی کاگئاری داگیر کەم بەڵێ نوێژی تێدا دروست نییە بەڵام ئەوە زەوی مڵکی خەڵگنی ئەوە مڵکی لە ئەسڵدا زەوی مڵکی خوای پەروەردگارە خوای گەورە ئەو زەویە دروست کردووە ئێمەش بۆ ماڵی خوامانە نەک بۆ ماڵی خۆمانە ئێستا بە حرامی دانێت کە سوزدەی تیا ببرێ بۆ خوا و نوێژی تیادا بکرێ بۆ خوای پەروەردگار بە ئەڕضی مغتصبە تەشبیهیکە ئەمە با فێری شەریعەت و دینناسیمان نەکە خۆمان جاتر لێ ێزانین بۆیە ئەم مەوزوعە بۆ شێوازە نییە و ئەوەی کە گلەیمان لێ لە چێ براکەم ئێتۆ ئەوەتە تاریخەکان خۆت دەیڵی 3 لەگەڵ 4 باش ئەمانە پێش ڕەمەزانیانە پێش ڕەمەزانە و لە شارەوانی ئێرەش ڕۆژهەڵات پێیان وتین کە سیاجەکە مشکلەتان نییە شتێکی جوانتان کردو دەستان خۆش بێ لە جیاتی ئەوەی ببێتە شوێنی عەرەبانە و شوێنی یعنی ببێتە فرۆشگایەک ئێوە شتێکی جوانتان کردووە و جوانیەکە بۆ شارەکە و نوێژی تێدا دەکرێت دەستان خۆش بێت کەچی ئەوە 2-3 مانگ ڕۆی مانگی ڕەمەزان ڕۆی دوای ڕەمەزان مانگێکی تر ئەوە مانگی سێم دەڕوا ئێستا کوت و پڕ فەجئەتەن بە شۆفەڵ هاتن کاولیان کرد و تێکیاندا
باشە ئەوەلەن سیاجەکە ئێمە شەفەی موافقەمان وەرگرتووە لە سەرۆکی شارەوانی ئەگەر ئێوە حسابی هیچ بۆ سەرۆکی شارەوانی خۆتان نەکەن گلەی بۆ لە ئێمە دەکەن دووهەمیان ئەو شێوازە تێکدانە و بەو کتوب پڕیە هیچ نە ئینسافە نە مەنطقە نە ویجدانە و نە کوردایەتیشە بۆچی ئەخلاق و ڕسەنی کوردەواری ئەوانیە بە شۆفڵێک وەکو حیزبی بەعز هەڵکوتیتە سەر مزگەوتێک و کاولیکیت کە دەڵێ مزگەوتنی ئەی ماڵی منە چوم سیاجم بۆ ماڵی خۆم کردو من شوێن دەستنوێژ و شوێن مردو شۆڕم بۆ خۆم کردووە یا بۆ مزگەوتە بەڵێ مزگەوت و نوێژی لێ دەکرێت هەر کەسێ دوو چاوی هەبێ ببینێ دەبینێ ڕەمەزان نزیکی 10,000 کەس لەوە نوێژی کردووە خۆ من بۆ کوێم کردو بۆ ماڵی خوا کراوە کەواتە براکەم یعنی ئەم مەوزوعە بۆ شێوازانەیە کەوان باسی دەکەن هەر نەبوایە کە هەر مصرن لەسەر ئەوەی کە شوێنە تەجاوزاتەکانی تریان پێتێک نادرێ بەڵام ئەمەیان پێتێک دەدرێ باشە کاکە من دوێنێ بەبەر چاویانەوە وەستاوم بەڵام بێدەنگ وەستاوم هیچ من نەوت چی بڵێم لەگەڵ حکوومەت چیم پێ دەکرێ من هەر نەبا هاتپێ مامۆستاوە خۆت لێرەی تا ئێستا ئێمە کە هاتوین و سێ و چوار هاتوین تۆمان نبینی و بدێنی ئێستا ئێمە خۆمان هاتوین مامۆستا زەحمەت نەبێت تا 2 سعاتی تر ئەم سیاجە هەڵوەشێنە 130 وەرەقەی لێدراوە بە خێر و سەدەقە لە مسلمانان کۆکراوەتەوە 130 وەرەقەی لێدراوە 2 سعات مۆڵەتەن دابامێ بۆ ئەوەی هەڵی وەشێنمەوە وانێ براکەم بۆچی بە دیار منەوە کە من وەستاوم هیچ ڕێزێکتان بۆ دانەناین هاتن بە شۆفڵ تێکتاندا چۆن تێکدانێکیش سەیری ئاسنەکان کەن محەجەرەکان کەن چۆن تێک دراوە یعنی وا خوار کراوەتەوە کە کەڵکیەوەی نەما بیفرۆشیتەوە دینارێک بۆ مزگەوت بکاتەوە کە ژوورەکەیان تێکدا ئەوە کاول کراوە تێک دراوە ڕووخاوە ئەجا شۆفڵەکە دەچۆوە سەری ئاسنەکان خوار کاتەوە بۆی ئیسیفادەی لێ نەکرێ ئەم شێوە دڕندانەیەتیە لەوە ناچێت کە یعنی بیریان کردبێتەوە ماڵی خوایە لەوە ناچێت حەقیقەتەن لەوە دەچێت بیریان کردبێتەوە دژمنێکی سەرسەختی کووردە کە وڵاتی میلەتی کوردی داگیر کردووە ئێستا دەرفەتیان هێنا بچن تێچیدن ئەجی نەبراکەم یعنی بەس پێتان وتپان ئەو ڕۆژە یا کە تێکیشتان دەدا یعنی بە ئەسلوبێکی خۆی دای من بینی ومانە کاکە لە سەردەمی حیزبی بەعسەوە جاران کە دەهات شوێنێک تێکدا تەجاوز بوو نوکە شۆفڵێکیان لێ دەدا لایەکیان لی دەڕوخاند ینی تەواو تێبگە ئەوە نابێت تەواو بکرێ کابرا بۆ خۆی دە تێکێدا بۆی کەلوپەلەکەی نەفەوتێت و تێک نەچێت ئیمە هیچیان لەگەڵ ئێمە نەکرد بەلو شێوازانە ئێستا ئێوە چێ ڕێکارێکی یاسایی یان هیچ سکاڵایە تۆمارەکەن دژی ئەمەی کەکراوە باشە خاڵی تریشم ماوە لە ڕوونکردنەوەکەی دوێنەی شارەوانی لە سەرەتا دەڵێ مامۆستا و توێتی ژوورێکە بۆ شوێن دەستنوێژ و مردو شۆرینەوە دوورە لە ڕاستی دوایش ڕوونکردنەوەکەی خۆیانیان بە ئیسنساق بە کۆپی داناوە کە على ئاساس ئینزاری منیان کردووە دەڵێ ئەو ژوورەی کە بۆ مردو شۆرن دەیکەن ڕایگرن مەی ئێتۆ خۆ قسەی خۆتە هەڵوەشاندەوە نهایەتی قسەکەت کتابەکەت قسەکەت هەڵدەوەشێنتەوە ئەی من بۆچی کردومە بۆ مەلهاکان کردومە ئەوێ بۆچی کردومە ینی بۆ شوێنی مردو شۆرنە دیارە شوێنی دەستنوێژگرتنە دەڵەوەی کە مامۆستا دەڵە شوێنی مردو شۆرینەوە دوورە لە ڕاستی خۆشی لە خوارەوە کتابێکی تایە دەڵێ ئەو شوێنەی کە بۆ مردو شۆردن و دەستنوێژ دەیکەن ڕایگرن کەواتە قسەکە دش بەیەکە بەهەرحاڵ مامەڵە لەگەڵ ماڵی خوا نەدەبووە کرابە کە بڵێ ئەخرەمە جارێ موافقەی ڕسمیتان وەرنەگرتووە خرابێتە سەر مزگەوت ئێمە دەڵێن واقع فەرزی کردووە کە مزگەوتە چی بکەین کەمەش دەبووە شانازی پێوە بکەن ئەگەر گۆرانی بێژێک ئەگەر ممەسیلێک ئەگەر هونەرمەندێک ئەگەر لاعیبێک ئەگەر ڕاقیسەیەک لە شاری سلێمانی ناو دەرکە شانازی پێوە دەکەن بەڵام مزگەوتی بەهەش لە شاری سلێمانی لە بەسڕا و لە بەغدا و لە دوهۆک و لە زاخۆ و لە هەولێرەوە خەڵک بۆی دێ بەوەیان بەداخەوە ئەوە دەبێت تێک درێمە جوانی شاری تێکداوە و وەزعەکەی ئاڵۆز کردووە ئێمە گلەی ئەومان لێ براکەم من ناڵم من نەهاتووم بڵێم وڵا کاکە تەواو ئێمە موافقەی 100% وەرگرتووە نا من وتۆمە کاکە هاتوین خۆم هاتووم دانیشتم لەگەڵ شارەوانی و 3 ساڵیشە کتاب و ناکتابوکم خەریکین واتان لێ نەکردبە تۆزێک مەجالتان دابە بە ڕێزەوە تێکتان دابە ئینزارێکتان کردبین دوێنێ پێش ئەوەی کە شۆفڵی بێن نەسەر هەر ئەوە گلەیەکانمانە براک ئەمما چیەکەین ئێمە دوێنێ مەسئولی مەڵبەند کاکجەسا هاتووە سوپاسی دەکەین
و کاگاوەتی قایم تەلەفۆنی کردو سپاسی دەکەین داوای ئەوەی کردووەکە ئێستا لەمە دووە بچینە پێشەوە بەشک و مۆڵەتمان پێ بدەن کە گەورەیکەین و وەڵی براکەم کێشەکە لە قەرەبوو دانیە کێشەکە لە قەرەبوو دانی ئەوەی کە پێمان ناخۆشەوە لەسەر دڵمان گرانە یعنی ئەدەبیەن لەگەڵ شوێنێک کە بۆ ماڵی خوابێ ئەدەبیەن زۆر ناشیر نەکرا بە شۆفڵە کاول کرێ ئەوە زۆر ناشیرنە یعنی دوو جۆر ناڕەحەتیە ناڕەحەتیەک مادیە ناڕەحەتیەشیش معنەویە یعنی لە شاری سلێمانیدا بەرامبەر بە مزگەوتێک ئەو کارە بکرێت خۆش نییە زۆر ناخۆش ئەوە گلەیمانە براکە بەڵ ئەوەی کە بینیتان هەم ڕوونکردنەوەی شارەوانی سلێمانی بەشی زیادەڕۆیی بوو هەم مۆساب لەتیب لەسەر ڕوونکردنەوەی شارەوانی سلێمانی و بەشی زیادەڕۆیی قسەیان کرد بەتایبەت لەسەر ئەوەی کە بەم شێوازەی کە وەکو خۆی ئاماژە پێکردمەوەسا بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختە ئاگادارکردنەوە بەڵام وەکو ڕایگەیان دوو کاژمێر بەر لە ڕوخاندن و تێکدانی پێویست بووکە ئاگاداریان بکەنەوە بۆی ئەوان ئامادەکاری بکەن هیچ نەبێ ئەو کەلوپەلانەی کە لەوێن کۆ بکرێتەوە بۆی کە ئەو زیانەی هەبووە ئێستا باسییان کە نزیکەی دەفتەرێک و 6 وەرەخە زیانیان بەرکەوتووە ئەو زیانیان پێ نەگەیشتایە بەڵام